ئەنجا لە ناو خێزانەکەی هاتوتەوە ڕێزی لە خزمایەتیەکە گرتوتەوە کە بەم زەواجە دروست بووە. کابرا جارە یەکەم بۆ خۆی مەسئولە لەوەی کە ئەبێ ڕێز لە خزمانی دایکی و خزمانی باوکی بگرێت. خاڵوان و مامەکانی ئەبێ ڕێزیان لێ بگرێت بەو زنجیرە خزمانەیە سیلەی ڕەحم بەکاردێن. پێغەمبەریش عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ ئەو کەسەی سیلەی ڕەحمی قرتانوە ناچێتە بەهەشتەوە. کەوابوو ئەمە دائیمە لەسەر کابرای مسڵمان قەڵە لەبەر ئەنجا کە ژنیش دێنێ ماڵە خەزورانیشی بن بە خەتێکی تری خزمایەتی. ئەنجا لە مناڵەکانیان سیرەکە جیلی دووهەم پورزە و خاڵزای یەکترن. ئەنجا خزمایەتیە کوڕە، ئەنجا نەفەقەیە، میراتگرتنە، خزمایەتی تر و هاتوچۆکردنە، زەواجێکی ترە، تەڵاقدانە، هەرچی شتێک لەم بابەتانە کە ڕوەداتەوە سیرەکەی لەگەڵ یەکا بەو شێوەیە هاتوتەوە پێشەوە. ئەنجا شتێکی زۆر نقطەیە، نقطەیەکی زۆر مهمەیە برایانی بەڕێزم، ئەویش ئەوەیە ئیسلام لە سەرەتایەوە کە هەندێک ئايات یان سنەتی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵاتو وەسەلام هەندێک ئەخلاقیاتی تەحدید کردووە. یەکێکە لەو قەڵزیانەی کە ئیختلافاتی لەسەر نییە تا ڕۆژ قیامەت خەڵک مەسئولن لەم ئەخلاقیات، چونکە هەموو ئاياتەکان قطعية ثبوت، حديثكاني قطعية ثبوت، واتا قمان لا سلمان دنيا نما انجا دلالتي شان معنى كان شان قطعية دلالا اغلب يان هميان لو انا قطعية ثبوت وقطعية دلالا بويا لنا مسلماننا اختلافات يجلس عن قضية اخلاقيا نزدر نبوة ولا لا يعني شريعتي شو زيادة بسري التزامنا في وكرة